کەناڵی بیکێفۆ کەناڵێک بۆ هەمووان. خۆشەویستان، سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەمڕۆژ لە چەتڵهامین، ئەو شارەی کە کاک سەردار یەکێک لەو گەنجە بەڕێزانەی کە چەندین ساڵە خزمەتی تیادا دەکات، ئەو شارەی کە بەردەوام پارێزگارەکەی کانسڵەکەی بەرپرسانی ئەم شارە کاک سەرداریان بان کرد و خەڵاتیان پێبەخشیوە. جیا لەوەش ئەمڕۆ داوەتێکی تایبەت کراوە لەلایەن پارێزگاری ئەم شارەوە. ئێمەش پێمان خۆش بوو ئەمڕۆ لەگەڵ کاک سەرداری خۆشەویستە لەو داوەتیە بەشدار بین و بەرنامێکی تایبەت بکەین. و ئێستش کاک سەردار خۆیمان لەگەڵە و پێمان خۆش بوو لە ماڵەکەی خۆیەوە بەرنامەکە بکەین و پاشان بچین بۆ لای پارێزگار. ئێوەش لەگەڵمانە بن بۆ ئەوەی بتوانین ئەمڕۆ کۆمەڵێ بابەتی گرنگ و چالاکی و ئەو کۆمەڵە چالاکی کە کاک سەردار کردوێتی ئێوەشی پێ ئاشنا بن. و هەمیشەیە وتومانە شانازی بەو کەسایەتی و کوردانەوە ئەکەین کە لە خزمەت وڵات و نیشتیمانی خۆیاندان. جیا لەوەش کاک سەردار یەکێک بۆ لەو کوڕە کوردانەی، یەکێک بۆ لەو پیاوە کوردانەی کە کوردی ناساندووە. لە هەمان کاتی شالەوانەی ڕۆژ لە ڕۆژان پارێزگاری شارەکەی خۆی لێ پرسی بێ کورد کێیە، کورد چییە. لە هەمان کاتا و ڕوونکردنەوەی بۆ داوە هەم بە بەرگە کوردیەکەیەوە هەم بە زمانە شیرینیەکەی خۆیەوە و توێتی بەڵێ من کوردم و ئێمە کولتور و دابوونەریتی خۆمانمان هەیە. پێمان خۆش بوو ورتر لەگەڵ کاک سەردار بدوێین و ئێوەش لەگەڵمان بن. کاک سەردار سڵاو لێبێ. سڵاو لێوەس، زۆر سپاستانەکەم، بەخێرتانەکەم، بەخێر من سەرچاو. کاک سەردار، ئەمڕۆ لای ئێمە وەکو بۆنەیە کە بەڕاستی تۆ کوردێک یعنی بەردەوام خەڵات کراوی، بەردەوام وەکو کاک سەردار با بڵێم، وەکو کورد، وەکو هەرچی بڵێم تۆ بەردەوام لەلایەن پارێزگاری ئەم شارە و کانسڵی ئەم شارەوە خەڵات کراوی، خزمەت کراوی. لە هەمان کاتا تۆش خزمەتی ئەوانە کردووە. دەمەوێت ورد بڵێم کاک سەردار کێیە بۆ ئەم کار و چالاکیانەی کردووە. پێشەکی بەخێرانتانەکەم و سپاستانەکەم و ئەرکتان کێشاوە. ئەوە ڕاستی بێت بۆ من شتێکی ئاساییە. ئەمڕۆ بۆ شوێسونچیەکەین شتێک بۆ ئاسایی بۆ لام حکمەوە بنەوە تقریبان 22 ساڵم وڵاتەیە، 12 ساڵ لەم شارەیە. پێشوی باسی ئەمڕۆ بکەین لە شتێکی چوکتان پێم دەربارەوەی کە ینی بۆچی حەزەکەمام چالاکیانم هەبێت. لە ساڵی 2007 لە بریستۆڵ ژیام کە زیاد لە 1000 کورد لەوێ ئەژێن. هاوڕانی BBC ویستیان پرۆگرامێ بکەن لەسەر بەناوی میت دی ئەمەگرانت، ئاشنابوون بە خارجیەکان. هاتن چاپەکەنا لەگەڵ دوو کەساکەریەکە من بووم، یەکشان هەواڵێکی تر بوو ناوی نایانم دەکوم پێ خۆش نەبێ. بەڵام کە لەگەڵ بنا پرسیاریان کرد وتیان کاکە گیان ئێمە ئەم بەرنامەیە ئەەکەین 6 مانگ 7 مانگی پێ ئەچێت، یعنی ئانویز مەعاملەکەم زان بۆ مەسەلەی پاڕۆشت چەندێکیان لێ ئەسەن و کاتی لێکردنەوەمانە. وتم من پارەم ناوێت بۆ بەلاش لەگەڵتانە ئەبم پرۆگرامەکەم لەسەر بکەن لە جیاتی هەمان حەزەکەی بە 7 ساڵی پێ بچێت بەس بە یەک شەرت کە وتان پرۆگرامەکە داتان بەزان مەڵن ئەمان from Iraq، بڵن ئەمان from کوردستان. ئەیتوێتیان باشە ئێمە ئەوواکەنەوە لای ئێمە ئاسانە. ئەیدوتم زۆر باشە تاوە تقریبا 7 مانگی پێ چوو. ئەوە لە چەناڵەکەی خۆشم هەیە بە 3 بەشدان بەزانوە لە یوتیوبە، شادی ئەوە هەیە کاڵە سەردار جەلال from کوردستان. یعنی بەس بۆ ئەو کەلیمەیە هەنی وتم نەپارەمێنە هیچ شتێکمێت چەندێکیش ئەڵەن لەگەڵتانە ئیشەکەم بەس بە شەرتە بڵن خەڵکی کوردستانە. جا من لێرە مەبەستم چی بوو زیاتر؟ مەبەستمەوە بوو من پێز ناکە بڕۆم بە خەڵک بڵم هاوارکەم و من کوردم و ئێمە کوردین و ئێمە چاکینەوە باشین. من ئیشە باشەکانی خۆم ئەەکەم هەتا کابرایەت پێم مەڵاڵە کاکە ئەم ئیشە بۆ کرد. ئێتمیش لە فرسەت ئاڵم کاکە ئێمە کوردینەوە لە کەلتوری ئێمە هەیە، ینی ئەوە نییە کە من کابرایەکی باش مویتە کەلتورەکە ئێمە بەو شێوەی وایە. جا ئەو قاوەخانم کە دانا لە سەرەتاوە خۆم بە وردەوەدا بە خەڵکەکەی ئاشنا کرد. ئێستا لەو قاوەخانەیە بۆ بە شوێنێکی کەلتوری بۆ گەڕەکەکە نەک هەر ینی بکردنی وەکو کوردیش نا، ینی وەکو گەڕەکەکە جەماعەتی شارانی لەوێ مانگانە مانگی جارێک کۆبنەوەکەن، جەماعەتی پۆلیس لەوێ مانگی جارێک کۆبنەوەکەن، جەماعەتی کەنیسە لەوێ مانگی جارێک کۆبنەوەکەن، حتا جەماعەتی مزگەوتی گڵۆستەریش ئەهاتن لێ کۆبنەوەکرد. ئێستا فترێکە ببوونێ ئەم کۆڤید و شتۆ ڕوویە نەهاتوونەتەوانە. ئیتر وەکو بووبووم بە پردێک لە بینی ئەمانەیە. ئەمانە خوان لە ناوخواانە بە یەک ئاشنا نەبوون. من ئێوارە خوانێکم بۆ کردن لە قاوەخانەکە خواردنی کوردین بۆ دروستکردن، هەموو ئەمانەشم بەیەک ناسان، ینی خۆ وتیان ئەموو بۆ کردوت ئەمێ بم بە پردێک لە بینی هەموو ئێوەیان. ئێتەمە سەرسامی کردنەوەمانە
ئێستا لەم شارەشە لە هەر کەسە کاڵی کوردم ینی بە شوەیەک لە شوێکان گوێی لە ناوی کورد بووە زیاد لە تقریبا 12 جار لە ڕۆژنامەیەرا شتم نووسیوە مەسەن چالاکی شتم هەبووە نووسیمە و ئیتر بناوی کوردیەکە ینی بە زەنگە کوردم مەسەن ئەمان فڕم کوردستان بەس بۆی کە وردە ناوی خۆمان کەلتوری خۆمان باشی خۆمان بسەپێنن بە گوێی هەموو تاکێکی خەڵکی ئەم شارەیە ئەیتر من بەش بە حاڵی خۆم لەم شارێ ئەمە ئەەکەم تۆ لە شارەکەی خۆی بیکە یەکی لە شارەکەی خۆی بیکە ئەما بێ بە کۆمەڵە شتی جوان ئەندام پەرلەمانی ئەمەم شارێک ئەندام پەرلەمانمان هەیە بەنای ئەلێکس چۆک سەر بە پارێزگارانە هاتووە خەڵاتی بۆ ناوم دەستخۆشی لێ کردوم سەرۆکی شارانی سێ جار سەرۆکی شارانەکان کە بەجیا بوون بە سەرۆکی شارانی ئیشان تا بوو دایدانێکە دامەزراوە هاتوون دەستخۆشیان لێ کردوم و خەڵاتیان بۆ هێناوم پارێزگاری پێشوو سێ جار خۆی هاتوتە دوکانەکەەوە بۆ لام دەستخۆشی لێ کردوم و سپاسی کردوم کەەوە مەسەن چالاکیم هەبوو باش بوون لە ناویانە ئێستا ئەوەی ئەمڕۆ ئەم پارێزگارم و خۆم هێشتا نەشم بینیەوە ینی تازە بوو بە پارێزگار بەڵامیتر نازانم وەکو شتێک لە سیستەمەکانە بێنە تازە بۆ پارێزگار بانگێژنامی بۆ نردوین و داوەتنامی بۆ نردوین پێڵن تی پارتی ئیتر بچم لەگەڵیانە ئێوارەخوانێک لەگەڵیانە بمچاکە لەگەڵا بخۆم و دەستخۆشیم لێ بکات بەوەی کە مەسەن لە ناو کۆمیونیتەکەم و باشم لەگەڵ خەڵکا هەڵسوکەتی باشمێ و بۆی بەردەوام بووم لەگەڵیانە تو سێ جار بووە و تومە وەزعی ئیش و ئەمانە باش نیۆمانە ئیتر ترسیان لێ نیشتێ نەڕۆی ینی خەمی ئەوانەکە دوکانەکەدا خەموو بڕۆم ینی وام لاتۆ لە ناو گەڕەکەکەیە ئیتر ئەوەی کە پێمان بکرێت ئەیکەین و کاک سەردار کۆمەڵی ڕۆژنامە و گۆڤار کە تۆ تایە بڵاو کردوەوە دوای ئاماژەی پێیەکەین بەڵام بۆ نمونە کە تۆڵی هاتوون کۆبوونەوە شتیان کردو ئەو داوەتەی کە کرد نان و خواردنی کوردەواری بۆ دروستکردن ئەمە چۆن بوو چۆن بیرە لەمە کردەوە ئەمە من تامە بەرنامەم دانابوو لە ژیانی خۆمە کە چۆنچۆنی ئەمانە لە خۆم نزیکەمانێ کە من بە پردێک بۆیان لە سەرەتاوە لەگەڵ جەماعەتی شارانەیە قسەم کردوتم ئێوە حەقی وایە مەسەن لێرە دانیشتن و کۆبنەوەتان هەبێت و جۆ لە قسەی خەڵک بردن و خەڵکی مەسەن کێشەی ینی ئایدیەکەمانێ هاتنان لێ دەستیان کرد بە کۆبنەوە هەماشت لەگەڵ پۆلیسا وتم خەڵکانێکی زۆر هەیە شتی بەسیت لەم منطقەیە ڕۆئەیە مەسەن بۆ لە کابراایکی پێ شتێکە بینی ڕۆیال ئیش و کارنی لەبانی ئەوە پەنجەرەکە دانیشتۆ شتێکە بینە ڕۆئەیە ئەوە شت لە من و تۆ زیاتر ئەزانێت بەڵام لەوانێت دەست نایاتە تەلەفۆنەکەی تەلەفۆنکات بترسێ لەوەی پارێکی زۆری بووێتەوە یانی تر بەنەعەک لە شوێک لە شوێکان ناوێرێت بەڵامەکە بزانێت شوێنێک هەیە لە خاوەخانێکیەوە لە ناو کۆڵانەکەیە و ئەتوانن بە پیادە بێن و ئێستا حەدێکشە چاکی شەخوات و مەسەن مۆزوعەکەش پێڵەجا بالفعل واش بوو لەو کاتوکەوان ئەو کۆبنەوە کە چەنەها مشکلە لە کۆڵانەکە ڕوویاوە ئەم پیرانەکە بینیوانە چۆن بوو ینی سەرەدایەک بوون هاتوون بە جەماعەتی پۆلیسیان وتەوە دوای جەماعەتی کەنیسە کە هەفتەی جارێک سێشەمانیان لەوێ کۆبنەوانە ئیتر وەکو خۆمان چۆن لە مزگەوت جمعان کۆبینەوە خوتبەمان هەیە و ئەم شتانە ئەوانش لەو بابەتە هەیەە جا لای من کۆبنەوانە لێ بەرنامەدانن خوبێ ئەم هەفتەیان چی بێت و لەکوێ دوعاکەنە چی بکەین لای من کۆبنەوانە ئێتڕۆژ مش بیرم کردوتە باشە من هەموو ئەمانم هێناوە دوکانەکە بۆ بێگە نەناسێنم عقۆ بەمە لێ خۆشە هەستام چوم بەرنمەیەکم دانا هەمیانم بانگێش کرد ئێوارەیەک لە دوکان هەر هەمیانم داوات کرد و خواردنێکی کوردی باشم بۆ کردن خۆشم دروستم کرد و هەڵبەتە خێزانەکەشم یارمەتیاوە دەستیاویشم ڕەنگینە تۆ ساڵ دەربەدەر و غەریبی و مەطعمی کوردی چێشخانەی کوردیشمە بوو کاتی خۆی ئێستاش 12 ساڵم چێشخانەیەم هەیە فێرە بیت چێش و گۆشتێکی باشم بۆ کردنمە خواردنی کوردی و ئەمانە وتم کاکە جار ئێوەم کە کۆکردێتەوە بۆ یەک شتە بۆ یەک مەبەستە یان چییە؟ وتم حەزم کردووە ئێوە کە هەیارمەتی و هاوکاری هەمووتانم کردووە حەزم کردو بم بە پردێکیش لە بینی ئێوەیە کە ئێوش بێکۆ ئیشکەن باوەڕم پێ بکە کاگۆ بەندەسا بێکۆ ئیشەکەن باوەڕم پێ بکە ئێستا هەر خۆی جەماعەتی شارەوانی لەگەڵ ئەو دوو پۆلیساکە هات کۆبنەوە نەکرد ئێستا مانگی جارێک ئەوان بە جیاژێن کۆبنەوەی خۆیان نەکەن ئیتر کلیلی دوکانی خۆماوە بە جەماعەتی کۆمێنەتی گەڕەکەکە بە جەماعەتی شارەوانی بە پۆلیسیش کە ئێواران پێویستیان بە شوێنێک بۆ کۆبوونەوەوانە ئەگەر شوێنان دەست نەکە بچن لە قاوەخانەکەی منە کۆبنەوە بکەن ئیتر تەلەفۆنێکم بۆکەن ئەڵە نەواچین ئیتر خوانەسن دوکانی خوانە دوکانەکەنەوەنەسن کۆبنی خۆشیاتیاکەن و ساحب دوکانن ئەو ڕۆحەتێکی زۆر جوانە ئیتر ینی ئەبۆ شێوەیە بوو ئەمێ وردە ینیوان لێ بکەم هەموو ئەمانە کە لەلایەن منەوە بزانێ مەسەن
ئەمە کوردە شتێکی باشی کردووە ئەکەس منە کوردێک شتێکی خراپیش بکات لەوانەیە کە بەبوونی ئەمەوە مەسەلەن ئەوانە هەموو شوێنە باش و خراپی تایە ئەجا هیواداریشم لێرەوانە هەموو ئەو کوردانی کە لە بەریتانیا لە هەر شوێنێکی ئەوروپا ئەژین بە تایبەتی ئەمانی بەریتانیا تەمەڵ نەبن ئەنی هەموو یەکێ لە ئێمە شتی جوانمانتیایە بەڵام کێشەکە ئێمە ئەوەی ئەیشارینەوە بە دزیەوە ئەیکەین هەموو یەکێ لە ئێمە هەموو کوردێک وەکو من وایە من لە کەسێک باشتر نیم هەمی لە من باشترە هەموو یەکم نەتوان بەس ئەوەیە فەرقەکەی من لەگەڵ ئەوانە من ئاشکرای ئەەکەم بە ئاشکرا ئەیکەم یعنی بە حەقەت ئێوەش بە هەمان شێوە بن یعنی بۆ کوردێک لە غەزلێکە غەڵەتێک بکات یان لە دوکانێکە غەڵەتێ بکات ئەبێ هەمووی سۆشال میدیا باسی بکات و ناوی کوردی پێ خراپ بکەن ئەی بۆ ئەوانەی کە باشن شتێکی باش نەکەن و هەموو خەڵک گوێ لێ بێت لەبەرەوە داواتان لێ یەکەم هەر کەسێک هەر چالاکێک ئەتوانێت شتێکی بچووکیش بێت لەلایەن خۆیەوە بیکات بە تایبەتی ڕۆژنامە زۆر شتێکی گرنگە لەم وڵاتەیە چالاکی لە ڕۆژنامە هەبێ من تاسە نزگەی 12 چالاکیم هەبوو لە ڕۆژنامەیە کەشتم کردووە هەموو یەکی لێ ئەتوانێت مۆزوعی دروست بکات و لە ڕۆژنامەیە چالاکێ بکات چکە ئەم ڕۆژنامەیە بەگوێ هەزاران هەزار کەس ئەکەوێت جاکە ئەو شەیە ئەبینێ ئەم کابرا کورد و ئەم شتە جوانی کردووە معناوە تو کارێکی واو کرد چاندنی وشەی کورد بە شوەیەکی باش لە گوێی ئەمانەی ئێرە زۆر گرنگە لەوانەیە کە دایان ساڵ دوای ئەوە بێتە بەرهەم تۆ ئەمڕۆ بیچێنە لەوانەیە بۆنەوەکانمان ئیسپادی لێ بکەن منەوەی کە ئێستا ئەیکەم سبێنە مناڵەکەم کە گەورە بوو شانازی پیۆکە هەم یەکێک ئەەکەم بە ئەرشیفێک و بۆ مناڵەکەمی بەجێڵم سبێنێ ئەم مناڵە ئەزانێ باگراوندی باوکی چۆن بۆ باوکی چی کردووە کە هاتوت ئەم وڵاتەوانی جایوادارم هەموو کەسێک ئەو نێتی تیابێت خۆشەویستانە چینە لای ئەم ناوبڕۆ دێنەوە لاتان کەناڵی بیکێفۆ کەناڵێک بۆ هەمووان سەداجان با بڕین بۆ میواندارێکە و کات تەخیر نەبێ فەرمون قوربان عەفو کەناڵی بیکێفۆ کەناڵێک بۆ هەمووان Speaking Kurdish one. Well, we're already speaking English. Yeah, thank you. خۆشەویستان ئەمڕۆ لە بینایی پارێزگای چەتڵهام داین وەک پێشوازیکی تایبەتیان لە کاکسەردار کرد و ئێمەشیان خۆشحاڵ کرد کە بەڕاستی کاکسەردار ئەو پێشوازی گەرمەی لێکرا و بەڕاستی باسی خزمەتکردن و باسی ئەو کار و خزمەتانەی کە کاکسەردار کردوێتی وەک کوردێک ئەمان سپاسیان کردن و من پێم خۆش ئەمڕۆ پێیان بڵێم بۆ کاکسەردارتان بان کردووە بۆ ئەمڕۆ لێرەیە هیوادارم ئێوەش لەگەڵمانە بن. سۆری ئێستا قسە لەگەڵ پارێزگاری شارەکە ئەەکەم وەک پارێزگارێک ئەو بەڕێز کاکسەرداری بان کردووە. Why is Mr. Sardar here today? Mr. Sardar is here today to celebrate what he does in the community, and I've been lucky enough to host a little tea for him in the parlour because I'm the Mayor of Cheltenham, and it's my absolute pleasure for me to do that.
Yeah, I work with Sardar in the local community. I'm the councillor in the ward that his cafe is in, and Sardar's a real community servant. And it was my idea really that we should celebrate the work that he's done for us. As someone who is not native to Cheltenham, he's come in and embraced the local community, and the amount of people he's helped of all ages is tremendous. He's a real unpaid public servant. We need far more volunteers like him around, and I really want to thank him for all the work that he's done for us. Thank you so much. Really appreciate. کاک سەردار تۆ وەک خۆت وەکو کوردێک چیت هەیە بۆ ئەمان بە زمانی کوردی و دوای دەتوانی بە ئینگلیزی پێیان بڵێیتەوە کە تۆ چیت هەیە بۆ ئەوان بەڕاستی شانازی بە خۆمەوەکەم کە لێرە ئەمڕۆ ینی شتێکی جوانە ئەگەر بۆ تۆزێکیش بێت ینی ئەو شتانی کە کردومە ینی ڕەنگی یاوەتەوانێ جێگای خۆی گرتووە. And I want to say thank you very, very much, and I pride myself that today I'm here. Even though if I done the little things, it has place. I can't see somebody say thank you. It makes me to do it more and more. And I want to say thank you very much again. Thank you so much. Thank you. ستان خۆشەویستان وەک هەمومان بینیمان بەریتانیایەکێکە لە وڵاتانی کە تۆ توانی لێرە هەموو خزمەتێ بکرێت و هەموو کادەم کەسانە پێویستیان بە سپاس نییە بەڵام لەلایەن پارێزگار و لەلایەن ئەو کەسایەتیانەی کە دەست ڕۆشتون یاخود بەرپرسن لەم شارەیە سپاسی کاک سەرداریان کرد وەک کوردێک کە بەڕاستی شانازیە بۆ کورد و کوردستان و بگرە خۆشیان ئەڵێن ئێمە شانازی پێوە ئەکەین دووبارە ئێمە سپاسی ئەوە ئەکەین لە بەشی کۆتایی بەرنامەکەیە لەگەڵمان بن وەک گوتیانە کورد لە هەر کوێ هەبێ ئاوەدانی هەیە ئێمەش پێمان خۆش بوو ئەمڕۆ لەگەڵ کاک سەردار و خێزانە بەڕێزەکەیە سەردانی پارێزگای چەتڵهان بکەین ئەو پارێزگارەی کە بەڕاستی پێشوازیی لێکردین خۆمان شەرممان نەکرد بەڵام ئەو زۆر سپاسی کوردی کرد کە هەمیشە کورد پێشەنگە کە هەمیشە کاک سەردار پێشەنگ بووە وە کوردێک وێ سپاسانەکەین و سپاسی کاک سەردارەکەین کە هەمیشە هاوکار و پێشەنگ بوو و خزمەتی کوردی کردووە لەگەڵمان بن کەناڵی میتیفۆ کەناڵێک بۆ هەمووان خۆشەویستان پێتان شاد بووین لە بەشی کۆتایی بەرنامەکە لەگەڵ با بڵێم هونەرمەند کاک سەردار کە بەڕاستی کۆمەڵێک لە هاتمان کافیەکەیەوە کۆمەڵێشتی جوانە بینی وتمە وێنانە کێ دروستیە کامەمووی دەستی خۆیەتی سەرەتا پێم خۆشە لە یەکەمین وێنەوە دروستی بیبینین ئەمە کاک سەردار سڵاو لێبێت سڵاو کاتتان باش کاک سەردار ئەمە چییە؟ ئەمە چۆلای تێوگەرم چییە ئەمە ڕسمە وێنەیە ئەم وێنەیە من تاوان شتێکی جوانی لە پشتەوە ئەوەی ڕاستی بێ من وێنەکەش نەبوو بە حالی وێنەشم نەکێشەوە مناڵم هەیە و مناڵ خۆ دەزانێت ڕاکەکە ڕۆژێکان وتم شتێ بکەم فێری یاریێکیان کەم هۆنیە ئیسراحەت دانیشتن فێری دانیشتن و تۆزێنی عاقڵ بوو مناڵ بوو کاتی 3 ساڵ بوو کچەکەم ئێستا 9 ساڵە حەسان چون لە خۆمانە تۆزێ بۆ یاخۆشتم کڕی و کاغەز منتم وەربا بێک و ڕسم بکەین دەستمان کرد بە ڕسمکردن من حەزم لێبیانی بەلامەوە شتێکی خۆش بوو دڵ حال لە خۆمەوە هەستام تۆزە سێری یوتوبم کرد و هەسام ئەم داروبەردەم هێنا و کەمڤەنسم کڕی و بۆ یاخم کڕی لە خۆمە دەستم کرد بە ڕسم شتەکانم جوان بوو پیشانی مشتەریەکان هەیە بەلامە جوان تۆ مژێرم کرد بە گەلەری و ئیتر تا سەنزگە 70-80 لە حەم فرۆشتووە یعنی هەر خودی مشتەریەکانم ئەیکردن و بۆ ماڵی خوانی هەڵگرتمش دەسمە ئەمە هونەرێکە بە ئینگلیزی پێڵەن پۆڵین پینت ینی بۆ یاخەکە ئەڕژیتە سەر کەنڤەزەکە ئەو نوعانەی کە ئەتەوێت یەک بە دوایگان خێتە سەر کەنڤەز دوایی بەپێی جوڵانی دەستت ئیتر یعنی عەقڵی خۆ چێتە خەیاڵی خۆتانی مەسن چۆن ئەتەوێت بە چ شێوەیەک بێت ئێستا بۆ نمونە ئەوە یەکەم دانم بوو کردم وەکو شوێنێکی وەکو دەریای وەکو شوێنێکی قوڵ ئەگەر سەیریکەی بەلای منەوە من ئەوە ئەیبینم هێتە کێشەی منێ خەڵک چۆن دەیبێنێ گرنگەوە من چۆن ئەیبینم چۆنم حەز لێتی بۆ حەزی خۆت ئەیکەی من ئەمەم بۆ شێوە بینیوە بەلای منەوە ئەمە شتێکی جوان بەپێی جوڵانی دەستێ ئەوە دروستیەکە ئەمە دانەیەکە ئەوە چەند دانەیەکیش لەسەر دیوارەکە هەیە بەڵام ئەمە شێوەی ڕژانی پێڵەن بەڵێ
کاک سەردار با بینە سەر ڕۆژنامە و گۆڤارەکان بەڵێ ئەمە لێرە نووسراوە ئەم کافیە زۆر خاین و ئەوەیە ئەمە کەی بوو چۆنە مەڵات کرد ئەم کافێ ئەمە لە سەرتا کە هاتی دەم کافێ ستاری نەبوو ینی کاڵن 5 ستار و 4 ستار و 3 ستار ستاری نەبوو ئەزم ستاری یەک بوو شتێکی وا بوو ئیتر من هەستام ئەم بووم بە خاوەنیم کافێ ئیتر بە شێوەی خۆم پاک و تەمیز و ڕێکپێکڕام کرد دوای کە لای خۆمان پێڵێن لیژنەکە کە لیژنەکە هاتن و جەماعەتی هاجینی هەموو شتێکیان بەلاو جوان بوو ئیتر 5 ستاریان نامێ ئیتر ئەمانەی لەم دەوروبەرن حاڵەکان و نیە لە ناوخواانە بڵاوکردوانێ ئیتر لەلایەن ڕۆژنامە هاتن چاپەکردنێکیان کرد و بەلایەنەوە خۆش بوو کە گەڕەکەکان کافەکان کە چەند ساڵە بۆ شوێ وەسال لە پڕ بۆ بە 5 ستار ئیتر لەو ساڵەوانێ هەتا ساگەر سەی پەنجەکەیەکی دوایی بەڵێ چوادانێ لەسەرێک پێوەیە کە هەردوو ساڵ جارێک هاتوون 5 ستاریان نامەتی لەو کاتۆ تا سەر 5 ستار بوو. کاک سەردار چیانەوە دەمەوێت بپرسم کۆمەڵێک لە ڕۆژنامە و گۆڤارەکان توی تایە ئەمە خۆشە لە سەرداوە لە ستانداردەوە دەست پێ بەریتانیە بەڵێ ئەو کامە ئەمە پێیج یەکەمیشەوە پەڕی یەکەمیشە ئەو سەردەمی شەڕی داعش بوو خەڵکەکە لێرە بە نایکە تێگەشتی وان ینی وان نەزانی ئێمە لەوێ وڵاتی خۆمان بەجێشتووە و چاوەڕێی ئەمانەکەین یارمەتیمان بۆ شەڕی داعشمان بۆکەن لەیان نووسیمە I'm ready to fight ISIS لەوە چاپەکردنێک لەگەڵاکردم ئێمە پێستمان بە یارمەتی ئێوە نییە ئێوە ڕێگەمان پێبن ئێمە بڕۆینە بۆ ئەوێ ئێمە شەڕەکەین بەڵام ئێوە ڕێگەمان پێنان ئێمە بچین شەڕکەین ئێمە هاتوین پێش داعش هاتوین ئێستا ئەمە حازیم بچین شەڕی داعشکەین بەڵام ئێوە خۆتان ڕێمان پێنایەن جاوە مەبەستم ئەوە بوو کە ئەو خەڵک ئەو ڕۆژنامانی کە ئەو سۆشەڵ میدیانی کە بڵاوێکن و ئێمە وڵاتمان بەجێهێشتووە و چاوەڕێی ئەمانەکەین یارمەتیمان بن نەوانیە ئێمە حازیم بچین شەڕکەین ئێوە ڕێگەمان پێنان بچین شەڕکەین بۆ بۆ ئەوە بوو ئەمەی خوارەوە بیستە بووم کە مەجموعی خەڵکێت تەمەنی 90 ساڵ و بەرەوسەر لە ماڵۆ نەیانە دەرەوانێ ئەیتوتم من فێڵێکیان لێگەم بیانن بە دەرەوانێ ئاسان هێنامەم فکرێم هەبوو وتم کاکە گیانەوەی کە لە تەمەنی 90 ساڵیەوە بابێ بە بەلاشی خواوی خوا هیچی لێ ناسەرم ئەیتی وردە دەستیان کرد بە هاتنە دەرەوە پڕ بوو لە 90 ساڵی هاتنە دەرەوە شتێکی بەلایەنەوە خۆش بوو ئیتر دیسانەوە هاتن مەسن چاپەکەتان لەگەڵا کرد و شتێکی بەلایەنەوە شتێکی خۆش بوو بڵاویان کردوانێ و بە ئەوش بوو ئەوانەی کە نیان بیستوە بیبیستن و بێن مەجموعی خەڵکە هاو پێش کۆڤید کۆرۆنا ڤایرۆس و شتەکە ئیتی وردەوە دەشتە نەما منە پێشەوە مەجموعێکی زۆر بوو ئەهاتن سلێمانی چییە بۆ لەم کافێ ئینگلیزیە و کە سێرڤزی خەڵکەکەیت بە ئینگلیزی و ئەم مانای چی ئەم ڕسمی سلێمانیە ئەم ڕسم خۆشویستنتە بۆ سلێمانیان چی ئەوە مانای منایتر من ئەوەم من لەو شارەوە گەورە بووم تا تەمەنی 18 ساڵیم لەو شارەیە بووە شانازی پێوەکەم کە خەڵکی ئەو شارەم و لەو شارە لەدایک بووم و ئیترێ بۆ ئەو من بەشێکە لە من یعنی بۆ هەر شوێنە بچم ئەبێ لەگەڵ من بێت جا لێرە شانازی پێوەکەم کابرا کە پێمەڵە تۆ خەڵکی کوێیت و ئەمان ئەم خەڵکی ئەو شارەم ئەو ماڵەکەمە بەڵێ ئەمە دیسان ئەو کاتە بوو کە هەر کاتی شەڕی داعش بوو ئەوشە داعش خانی چەند ساڵێکی خان ئەمە لە کاتێکی ترا بۆ کاتی کە خەڵک سەکانیان واکە کە ئەنەما ئێمە چاوەڕێی جێشی بەریتانین بچن شەڕ بکەن ئێمەش وەکو کوردێک وتم ئێمە پێویستمان بە جێشی بەریتانی نییە جێشی بەریتانی مەنێرن ئەو ئەسلاحەی کە ئەیەن بە داعش و بە داعشی ئەفرۆشن هەمان ئەسلاحە بە کورد بفرۆشن کورد شەڕیان نەکات ئەوە ئەگەر بیخوێنانی ڕوونکردنەوەکە ئەوەیە جیا لەوە بەڕاستی من شتێکی تۆم بینی زۆر سەرسام بوو یا دەوەری و بیرەوەری زۆر گرنگە چکە بەڕاستی لەوانەیە کۆمەڵێک گەنج هەبن ئەم کتێبانە بخوێننەوە ئەزمونێکی لێوەرگرن کە ئەڵێ یادەوەریەکان و یادەوەریەکانی پەندەهایەک پەناهەندەیەک عەفوو یادەوەریەکانی پەناهەندەیەک سەردار قەرەچەتانی مەبەست لە نووسینی ئەم کتێبە چییە چکە بەڕاستی من زۆر تایبەتە ئەو کتێبە بەلامەوە چکە جیاوازە تۆ یادەوەریەکانی کەسێکە خوێنیتەوە کۆمەڵی ئەزمموی لێوەرەگری مەبەست لە نووسینی ئەم کتێبە چییە؟ مەبەستی سەرەکی لە نووسینی ئەم کتێبە مناڵەکانمە تەمە لێرەمە پیرەبین و نامێنین مناڵڵانەیە کە لێرە بمێنێ لانێ بڕاتەوە بە کوردستان نازانیت بەڵام منم ڕۆپیان بڵم چێم و لە کوێهاتوم بۆ چاتوم سبێنە بیریان نەچێتوانێ ئەگە تۆش بۆ ئەم بژێڕێتوانێ لە یەکێک و بۆ یەکێک کۆشتەکان ئەگۆڕێت ئاین کاتێک ئەوان نەچنە تەمەنێکەوانێ وەکو بنوتوان لێت یعنی لە ساڵ 90 ڕاستی ژیانی
باوبەپیران لە دەستە چێت و نایزان ئەمە ئەو ڕاستیە وەکو خۆی ئێڵێتەوە دەقا و داق ئێستا بێت و 100 ساڵێکە بێت کە ئەمە خوێنەوە ئەزان باوکیان چۆن هاتووە بە شێک هاتووە بە شێک تێکەڵاوی خەڵک بوو لەسەر پێی خۆی وەستا و بە شێک ژیاوە ئەی طبیعی هەموو کەسەوە بەلا سێ وتەمان ئەو هەموو کاتە ئەوان لەگەڵ ماتەکەڵابوون هەندێک جار ینی ئەوەیە هەندێک جار نازانە کە سێرەکات تۆ لێرە پێگەیەکی جوانە هەیە و لەگە خەڵکات تێکەڵاوی تۆ قاوخاریت و ینی بەناکە لێ تێگا بەڵام نازانێت تۆ بە چ مەینەتیەکە هاتوویت بە شوێک هاتوویت وتم با بزانێ بەڕاستی ئەم کتێبە تایبەتمەندی خۆی هەیە توانم بڵێم یادەوەریەکان و پەندەهایەک لە نووسینی سەردار قەرەچەتانی و توانم بڵێم ئەم کتێبە پیاچوونەوەی پێشەکی ئاوارە عەبدوڵڵا گەڵاڵی و ناوەڕۆکەکەی پەیام ئەحمەد کردوێتی تایپەکەش هەر خۆی کردوێتی لە 2020 چاپکراوە و حەڤە 37 چاپخانەی کتێبخانەی گشتیەکانی پێدراوە کتێبێکی زۆر تایبەتە من دەستخۆشی و لێکەم ئەمە تۆ خۆت پێشکەشی منێ کرد وەستافە بەڕێزەکەش بەڵێ دەستە خۆش بێ بەڵێ زۆر سپاس دەستە خۆش بێ دەستان خۆش دەست خۆش قوربانێ بم زۆر سپاس سپاس دەکەم دەست خۆش بێ من دوایی پێیانەگەێنم دەست خۆش بێ دوایین هەواڵ کامە بەڵێ ئەمان زۆر مهمە بزاندرێت ئەم ڕۆژنامەیە کە ئەم مقابلەم تیا کردووە لێرە شیردان بە مناڵ لە زۆربەی زۆری ڕستۆران و قانەقانە ینی عیبە و ینی ڕێگە پێنەدراویشە کە ئەوەم بی زۆرم بەلاوە سیر بوو وتم چۆن شتی وە ئەبێت هەسام فکرێکم کرد وتم هەچ دایکێک ئەوێ شیر با بە مناڵەکەی نەک ڕێگە بێدراوە لێرە بگرێت چاکەشی بە بەلاشە بێت و پارەی چاکەشی لێوە ناگرم بابێ لێرە شیر با بە مناڵەکەی جانجا هاتن چاپەکنا لەگەڵاکەن تۆ ئەمە چۆن بە مێشتە هاتو چۆن بیری لەمە کردوانێ وتم هەر وەکو یەکێ لە ئێمە ئەو مناڵەش مافی خۆیەتی کە برسی بوو لە هەر شوێنەکە نامەخوا تۆ برسیتە لە هەر شوێنەکە بێ نانە خۆیت ئاوە خۆیت چا خۆیت ئەوش با دوو دڵۆپشیر خوا برسێتی ئێتە زۆریان بەلاوە سیر بوو بۆ لەوە بڵاوەتەنە ئەم شتێککە تۆ باسە کرد ئەمە کاڵچەرە یاخود یاسایەکە لێرەدایان ناوە ئەمە کەڵچەرە یاسا نییە یاسا ڕێگەت لێ ناگرێت ئەگەر تۆ شیر بێ بە مناڵەکەت بەڵام کابرای خاوەن قاوەخانەکە یان با بڵێن چێشخانەکە ڕێگەت لێ ئەگرێت و ینی بەلایەن شتێکی قەزەونە دایکێک شیر با بە مناڵک بەڵام لە کەلتوری کوردی جوانی خۆمانە ئەمەیان بەڵێ ئەمانە شارەوانین هاوڕانی شارەوانین لێرە ماڵانە کۆبوونەوەی خۆیانەکەن لێرە کە بۆی خەڵک بێت چاپەکردیان لەگەڵا بکە بۆ کەم و کورتی و کێشەیەک ئەگەر هەیان بێت لە مانگەکە یەک ڕۆژ ژیان لێرە کۆبوونەوەکەن ئەمەیان بۆ ئەوەیە کە بۆی خەڵک بزانێت لێرە کۆبوونەوەکەن ئەوەشان هەر هی پۆلیسە پۆلیسیش لێرە مانگی جارێک کۆبوونەوە ئەکات ئەوەی سەری شەوەیان ئەوەی سەرەوەیان ئەوە بۆ ئەو کەسانەیە کە مەسەلەن بۆ نمونە پارەیان پێ نییە بێن قاوە بخۆن خوارد نەخۆن بە بەلاشی خۆن بابی خۆنەکە پارەیان پێنێ پارە کێشە نیە ئەوە پێندی بەمنۆ نییە ئەوە پێندی بەمنۆ نییە ئەمەش باسی ژیانی خۆمەکە کە چۆن هاتووم بۆی خەڵک بزانێت کە لە پشتی لۆریا هاتوون بە لۆری هاتوون و شانازی پێواکەم تەمان ینی خەڵک بزانێت چۆن هاتوون خەڵک بزانێت بە شوێک هاتووم و چۆن ژیانم دروست کردووە ینی نایشارمەوە شانازی پێکەم کە چۆن هاتوون زۆر سپاسی ئێوەشەکەم زۆر سپاسی ئێوەکەم زۆر سپاس بۆ ماندووبوونتان بەڕاستی ئێوەیکەن ینی جێگای شانازیە ینی بەڕاستی ئێوە جێگای شانازین جێگای خەڵاتن جێگای هەموو شتێکن ئەوەی ئێوەیکەن ینی سەری کە من چەند ساڵە لەم وڵاتەیەم یارمەتیەکەم پێویست بۆ ناکە خەڵک بزان یارمەتی خەڵک ئەەکەم بەڵام خۆشیشە کە بزاندرێت خەڵکی باشیش هەر هەیە ینی خەڵکی باشیش هەیە ئەنجاوش کەسانی گەگوی ئەوە نەبێت ئێمە زیاتر بوو نەبین لەبەرەوە دەستخۆشیتان لێ یەکەم زۆر سپاستان دەکەم مەمنونتانم سپاستان دەکەم هیوادارین بەردەوام بی زۆر سپاس خۆمان پشتیوانی دەکەین و مەمنونتانم زۆر سپاسی ئێوەکە مەمنونتانم بەڕێزن زۆر سپاستان قوربانێ بم هەمیشە و تویانە و ئەڵێن یاخوا دەستی ئەو دەسە خۆش بێ کە خزمەت دەکا و ئێمەش ئەڵێین
هەمیشە نمونەی کاکسەردار و هەزارانی وەکو کاکسەردار زۆر بێ و لە هەر شوێنێ بێ کە خزمەت دەکەن دەستی ماندووبوونیان نەکوشین. ئەمڕۆ لەگەڵ کاکسەرداری خۆشەویستە گەشتێکی خۆشمان کرد بەم شارە شیرینەدا و بۆ لای پارێزگا و بۆ ماڵەوە و بۆ چەند شوێنێکی خۆش. من لێرەوە سپاسی کاکسەردارەکەم ئومێدەوارم بەردەوام بێت و برەوی زیاتر بەو خزمەتکردنە بە کە بەڕاستی جێی فەخرە. سپاس بۆ ئێوە کە بینەری کەناڵی یوکەیفۆ سپاس بۆ ئێوە کە بینەری کەناڵی بیکەیفۆ بوون. سپاس بۆ ستاف و شاندی یاوەرم لە کەناڵی بیکەیفۆ. شاد و سەرکەوتوو بن تا بەرنامەیەکی کە خوای گەورە یار و یاوەرتان بێ. ماڵاوە. کەناڵی بیکەیفۆ کەناڵێک بۆ هەمووان.